پەیوەندی بە ئومێدەوە نییە یعنی کۆمەڵگەی ئێمە لەوەتی هەیە هەروە بووە ئەوەی کە ئێمە خەتاکە خەینە سەر حکوومەت و زۆربەی بیانوەکانمان ئەخەینە سەر حکوومەت ئەوە شتێکی ڕاست نییە ینی لە دوێ تاواکردنی خوێندنەوە تۆ هەر بوارێک تەواوەکەی ئەگەر حەزە لەو بوارە بێ ئەتوانی تیا ئیشکەی سەرەتا هەر بەخۆبەخشی دەست پێەکەیت دواتری تر وردە ئەو شتێکە نیەتی بۆکەی ئەو شتێکە هەوڵی بۆی بە تەکیدی بەدەستیێنی هیچ پەیوەندێکی بۆەوە نییە کە من هیوان بە حکوومەت بێت لەوانە لە داهاتوویەکە من تاعین ببم باشە بەڵام هیچی ناگاتەوە بۆی کە من لەم ئاستی ئێستەمە کە من وزە و توانە و تااقەتم هەیە لە ماڵەوە بە فیڕۆی نێم لە شتی بێسوودا بە فیڕۆی نێم هەڵێکی تریش ئەگەڕێتەوە بۆ شوێنە ئەهلیەکان ئەویش هەلەکەیان قۆستۆتەوە لەبەرەوەی حکوومەت خوێنکارەکان و کەسانی کە تازە تەخەڕوجندا نامەزرێنێت هەڵەسم بەوەی کە ئیستیغلالی ئەو وەزعاکەن چۆن بە دامەزراندنی کارمەندەکان بە پارەیەکی کەم و بە کاتێکی زۆر و گەنجانیش ئەمەیان قبوڵە لەبەروی ناچارن بەس بۆی لە ماڵەوە بێنە دەرەوە بەس بۆی ئیشێک بکەن مەجبورن قبوڵیەکەن بە کاتێکی زۆر بە پارەیەکی کەم ئیشەکەن بەڵام ئەتوانن ئەمە بۆ خۆیان بقۆزنەوە لە کاتێکا بەو نەوع ئیشەکەن ماوەی مودێکی کەم هەتاوەکو خیبرەیە پێیاکەن هەتاوەکو ئەتوانن فێری ئەو ئیشە ببن دواتر ئەتوان لە شوێنێکی تر هەمان فکری ئەوان شوێنێکی تردا بنێن ئیشی تیا بکەن یاخود لە شوێنێکی تریان لە هەمان بوارە بە کاتێکی کەمتر بە پارەیە کە حەقدەسێکی باشە و حەقی کاتی ئەو کەسەیە کە ئیشەکە کات ڕازی بێتەوە بە هیچ نوعێک پیش بە دامەزراندن نەبێستن ئێستا ئەوانەشی کە ناتوانن بێنە دەرەوە ئیشی ئۆنلاینەکەن یعنی ئیشکردن پەیوەندی بە خۆتەوە هەیە پەیوەندی بە وزە و بە هەوڵ و بە تااقەت و بە حەزی خۆتە هەیە بۆ ئیشکردن پیش بە خۆیان ببەستن پیش بە خۆیان ببەستن بە وزەی خۆیان ببەستن بە هیوای خۆیان بەستن حەزی خۆیان بدۆزنەوە حەزیان لە چی ئیشەکە مەرج نییە حەزی تۆ ئەو ئیشە بێت یان ئەو بوارە بێت کە تەواوە کردووە لەوانەیە بەهرە و توانە و وزەی تۆ لە شتێکی ترا بێشتانەوە دۆزی بێتەوە باش نییە لە ئێرانی شەروایە ئێستا من دوو برام ئەیە مهندسە دانێکی مهندسی کامپیوترە دانێکیشی مهندسی معماریە ئەوەی مهندسی معمارە بەردفرۆشی هەیە یعنی ئەم سەنگی نەماوشتە ئەوشیان لە دایرێکی شەکە یانێت وەکو تەعین بوون بە ئەوەی خۆیان تەعین نەبوون هەر ئامۆزاکانی شمەروە خاڵۆزاکانی شمەرۆ یعنی ئیشیان یا زیاتری ئیشی شارە مەرزیەکان لە ئێرانە ئیشی کۆڵبەریە لە مەرزەکان یعنی لە مەریوان بڵین لەو مەرزانە ئیشەکەن کایتر خۆتە زانی چی هەیەن بەسەریە هیوایە لە ناو بەفراخن کە هیوایە لە بەرفی شەکەکەوێت و ئەوانەیە وەڵی کەمتر هینی حکوومەتی تایە و هەنێ گەنجیش خۆی سەهلەنگارە یعنی هەنێکی بە پارەی کەم قەناعەت ناکات ینی بۆ چاو لێگەری و چوزانم لە ئەوڵە ئێستا ئێمە لە ساڵۆنەکەمان لێرە کەسێکمانەوێت بێت ئیشمان بۆ بکات مانگی 400,000 شوێنی بەس کەس حاضر نییە بێت هەچیتە سەرجادەی ژەبینێ ویڵێ بێکارم ئەنە تۆ بێت لە نقطەیەکۆ دەست پێ بکە ئەوێ شتێک دەست پێ بکە ئەوێ ڕۆزۆمەیەک تەبێ هەرتا ئیشی باشتر بەدەستبێنی تا تەجروبە بەدەستبێنی لەبەرەوەی گەنجان زۆر خۆیان داوەتە مۆبایل و ئەم یاریانەی سوۆشیال میدیا و نازانم ئەم تیکتۆک و زۆر خەریکی ئەو شتانە بەجددی من ئێستا خوشکەزایەکم لێرە میوان مەبیانی هەر تایوارە خەریکی یاریان نایەتە دەرەوە ئەڵێم ڕۆ بۆ خۆ پیاسی کار نایەتە دەرەوە ئەوەیش بکات هۆکاری گەورەیە ئەو سوۆشیال میدیا و تیکتۆک و نازانم ئەم جارێ پۆبجی هەر بەڕێی من ماڵی زۆر کەسی وێران کردووە من ئەڵێم هەوڵ بن لە هەر شوێنێکۆیە لە نقطەیەکۆ هەیە دەست پێ بکەن یعنی لە شتێکی بچووکۆ دەست پێکەن دەریا لە خۆی نابێ بە دەریا لە تکەتکەی ئاوە دەست پێکە یعنی ئەگەر دەست پێ بکەن ئیشێک بکەن تەبعەن ئیشی باشتریەتە ڕێگەیان تەجروبە بەدەستێنن شتی جوانتریەتە مێشکیان شتی باشتریەتە بەس خەریکی مۆبایل بوون بەخوای چیتیانە بەێن تایوارە تۆ هەر خەریک بی شتێک بەدەست نانی مەگەرەوەی کە خاستن ئیشی کاری مۆبایلی بێ یعنی ئیشی تەبلیغات بکات ئیشی ئەوە بکات ئیشی ئۆنلاین بکات خەڵک زۆر بێ ئیشە ئەوەی کە منی بینم خەڵک بێ ئیشە ئومێدی نییە ئەخوێنێ دەرەجا هێنێ بەس تاعین نابێ هیچ ئەمەلێکیان نییە بەداخەوە کۆمپانیاکانیش کەمن بە پەنجەی دەست ئەژمێرن گەنجەکان زۆرن یعنی پێویستە کارگە معمەلی گەورە دروست کرێت تا بتوانێم هەموو گەنجە لە خۆی بگرێت شتی باش بکرێتەوانێ پیرەکان تەقاوت ببن گەنجەکان بچنە شوێنیان بەداخەوە بەس ئەوەی کە منی بینم باش نییە بە تەکید وایە بێ هیوان نەبێڵێ هەر هەوڵ بێ بەدوای ئیشێکا بگەڕێ ژیانێ بۆ خۆ دروستکەی ئێستا من خۆم خوشێکم هەیە چۆن ساڵە تەخەڕوج جامیعی تەواو کردووە مامۆستایە تاعین نەبووە لە ماڵەوە دانیشتووە براکەم حەزەکە مەکتەب تەواو بکە زیرە کە ئەوێ دەرەجە بێنێ بەس کە سریەوەکە ئەو تاعین نەبووە ئەویش هیوایەکی نییە.